لا خورمات و مامۆستایانی خوێندنی کوردی لە وەرگرتنی بڕەپارەیەک بێبەش ئەکرێن. لە کەلار فەرمانبەرانی فەرمانگەیەک بایکۆتی دەوام ئەکەن و لە ئاغزەلەریش زیاتر لە 14,000 ماسی مردار بوونەتەوە. سڵاوتان لێبێت. لا خورمات و مامۆستایانی خوێندنی کوردی لە وەرگرتنی بڕەپارەیەک بێبەشەکرێن و بەڕێوەبەرێک شەڵێت ئەمە مەترسیە لە سەر خوێندنی کوردی لە سنوورەکەیان. دوای ئەنجامدانی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی کە ژمارەیەک مامۆستا چاودێر بوون بۆ هەر مامۆستایەکی سەر بە وەزارەتی پەروەردەی عێراق بڕی 100,000 تاکو 150,000 دیناریان بۆ خەرجکرا، بەڵام مامۆستایانی خوێندنی کوردی کە ژمارەیان 75 مامۆستایە بە هەمان شێوە چاودێر بوون، کێشە و گرفتیان بۆ دروستکراوە و هیچ بڕەپارەیەکیان بۆ خەرج نەکراوە. تاریق ئەحمەد بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە خورمات و بە 1964 وت بەدووادا سونیان بۆ ئەم بابەتە کردووە و بیانووی نەبوونیکی کارت و ژمارەی وەزیفیان هەبووە، بۆیە پارەکانیان بۆ خەرج ناکرێت. دەشڵێت ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێت ئەوە مەترسی بۆ خوێندنی کوردی دروست ئەبێت و لە داهاتوودا مامۆستایانی خوێندنی کوردی بەشداریان پێ ناکرێت وەک چاودێر لە هۆڵی تاقیکردنەوەکان. لا کەلار فەرمانبەرانی فەرمانگەیەک بایکۆتی دەوامیان کردووە، هۆکارەکەش بۆ دواکەوتنی موچەکانیان ئەگەڕێتەوە. بەهۆی دواکەوتنی موچەکانیان فەرمانبەرانی فەرمانگەی دادنووسی کەلار لە دوێنێ یەکشەممەوە بایکۆتی دەوامیان کردووە. یەکێ لە فەرمانبەرانیش ئەڵێت تاکو موچەکانمان وەرنەگرین ئامادەنین بگەڕێینەوە دەوام. پەیامنێری 1964 پەیوەندی کرد بە سیامەند محەممەد بەڕێوەبەری فەرمانگەی دادنووسی کەلار، ناوبراو تەنیا ئەوەی وت لەسەر ئەو بابەتە هیچ قسەیەک ناکات. لا ئاغزەلەر بەهۆی بڕانی کارەبا و نەمانی ئۆکسجین خاوەن کێڵگەیەکی ماسی ڕەنجی بە خەسار بوو، چونکە ئەڵێت زیاتر لە 14,000 ماسی لێ مردار بووەتەوە. پەیامنێری 1964 لە گوندی کانی هەنجی سنووری ناحیەی ئاغزەلەر خۆی گەیاندە سەر حەوزی ماسیەکە و بینی ئەو ماسیانەی مردار بوونەتەوە کێشیان لە 1 کیلۆگرام بەسەرەوەیە. سەباح عوبێد کە خاوەنی ئەو پرۆژەی حەوزی ماسیە بە 1964 وت ماوەی زیاتر لە 6 مانگە خزمەتی ماسیەکانی ئەکات و شەو و ڕۆژ بە دیاریانەوەیە، بەڵام بە نیو کاتژمێر کۆتاییان پێهات. ڕەنز محەممەد شارەزای چێڵگەی ماسی و بەخێوکردنیەتی بە 1964 وت ئەو چێڵگە زۆر زیاتر لە قەبارەی خۆی ماسی تێکراوە، ڕەنگە ئەوە هۆکاری سەرەکی بێت بۆ مرداربوونەوەی ماسیەکان. چیرۆکێکی سەرنجڕاکێش لە ناحیەی باسەرمەی سەربە شەقڵاوە هەیە، لەوێ گەنجێکی دانیشتووی ئەم ناحیە بەهۆی ڕووداوێکەوە هەردوو قاچەکانی لەدەستداوە، بەڵام ئەوەی نەکردوتە هۆکار کە لە ماڵەوە بە خەمساردی لێیدا بنیشێت و هیچ نەکات، بەڵکو ئێستا و گەنجە مەلەوانێکی لێ هاتووە. چیرۆکی تەواو جیاوازە، چونکە پێش ئەوەی قاچەکانی لەدەست بدات مەلەوانی نەزانیوە، ترسی زۆری هەبووە لە ئاو، بەڵام دوای 20 ساڵ لە کارنەکردنی قاچەکانی خۆی فێری مەلەوانی کرد و ئەڵێت تەنیا ئەو کاتەی مەلەوانی ئەەکەم هەست ئەەکەم کەسێکی کەم ئەندام نیم. سەرنجتان ڕائکێشم بۆ بینینی فیچەرێک لە ماڵپەری 1964.kr ئەو گەنجەی باسرمە کە ناوی سامان عەبدوڵڵایە فیچەرەکەی لەسەر بڵاو کراوەتەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.